کابراایەک ڕۆژ هەتا ئێوارێ لە کەناڵەکان لە سایتەکان لە ڕۆژنامەکان گورە لایڤی دەکاتەوە باسی مافی ئافرەت دەکات حازری تەمەشای ئەو پیاوەی بکەین ئەی بۆ نامافی ئافرەت کارێکی پیرۆزە زۆر باشە ئامادەی باسی دیکەین ئەکشن پرسیارەکەم تایبەتە بەوەی یەکسانی لە نێوان ئافرەت و پیاو ئایا دەبێت جیاوازی بکرێت لەوەی کەەوە ئافرەتە ئەوە پیاوە خدای گەورە ئێمەی بە یەکسانی دروست کردووە ئەو جیاوازیە لە پای چی ئەزانی چۆن سێریکە خۆی ئافرەت نیوەی کۆمەڵە نیوەکەی تریشی دایشێتی چۆن یا چۆن وەڵی من خۆشم خوێنمە تۆ نازانم ئەوە چۆنیە ئافرەت نیوەی کۆمەڵە نیوەکەی کە تریشی دایشێتی ئەی پیا و ئێعرابی چییە لەو معادلەیە خۆی ئێعراب زۆر مهمە ئێعراب یعنی مووقوع و لۆکیشنی ئەو زەلامە چۆنە لە ناو ماڵەکەیە ئەرەوەڵا باشە جەناب بچکارەی من خۆم خوێنکارم لە زانکۆی مەعهەد زۆر باشە خێزانداریشی بەڵێ ئافرەت لە لای جەنابەت چییە ئافرەت لای من زۆر گەورەیە ئافرەت دایکمانە ئافرەت خوشکمانە ئافرەت کچمانە ئافرەت نیوەی کۆمەلگایە بەبێ ئافرەت بەبێ هیچ شتێک بەبێ ئافرەت دنیا دروست نابێت ژیان دروست نابێت کاکە ئافرەت نیوەی کۆمەڵە با بزانن ئەو خەڵکەت بە هەوو بزانێت لە ئافرەت مهمتر نییە لە دنیاە تەواو کاکە شێتمان مەکە ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت هەموو شتێکە لە دنیا هەر هەموو شتێک هەنەرە و دەرد و دەرمان یارە ئەو سەیرانەی بێتۆم تاوا وەک زەهریمان هەنەرە عباس باوکەم لەو دەنگە ناخۆشن ئەومیش حازرە حازری تۆ بۆ کوێچی ئێمەگە ناچین بۆ حەفلە وەرە بابەت تۆ بۆ کوێی مەیە ئێ نابێ ئایشەخان گلەیەکە ئایشەخان خەرۆک ساغم چاوی دەرەهات بابە ئەڵم دانی ێشاوەتیەکەی وای لێ هاتووە ئەڵی تۆپی ولیات قودا هاتووە ئایشەخان دروستیمانە چۆنە بێنێم ئێستا ئەگەرم ئایشەخان چاوی دەرەها بابە تۆ قچێ بەسەرەوە ئەو کوڕەکەیش نییە خۆچەکەی شووی نەکردو مەیە تەواو یانە من نمیستا نەوەڵاس ئەوە دانەیەکی غێری بێت ئامۆزا و خاڵۆزای بێتە دەستەوە هەڵبەڕێت یا بێ بم کوژ یا بێ بیکوشم فڵڵا عباس تۆ هەم ناویتە بەشەر وەرەتە برا وەڵڵا تۆسێک بەڵام لە خۆم بڕۆم پستیاشیان نەما ئەوزەمە دەرمانی مێشیشە کەس دیات نییە اینجا چۆنی ئەخر دەیەک دەقە چاکەت بۆ داکەم خۆ من ناچم بۆ مەلە دڵی ئەمەشم بۆ ناشکێ دەی ئێستا چۆنە باشیت شعر ئەمەنم شعر و تۆ خۆ پێم نەما بەخوات تنوەکم پێ نەماوە یەک شعری بچووکە بۆڵێم باشە ئەمەن حوت و ئەتۆ ماسی خۆزگەم بەو ڕۆژەی تۆم ناسی چۆنە کورە من شتی وان پێ بەخوا ئەها سەیریکە ئەها 200 نەستەلم خواردووە ئەزانم نەستەل لەسەر شێوازی دەموچاوی توێ شعرێکی ترم بۆ هات فەورەن هۆ نازە مەلێ درێژ عینەم قازە چۆن پێیەکەنی غەددار ئەدەت شعر و بەچی یەک دەقە بزان بە پاڵکەوتنەوە بۆ مێت یەک دەقە ئەوە ئەوە دەقەیە یەکسانی لە نێوان ئافرەت و پیاو ئایا دەبێت جیاوازی بکرێت لەوەی کەەوە ئافرەتە ئەوە پیاوە ئافرەت نیوەی کاکە عباس ناتلڤیزیۆن قسە لە مافی ئافرەتەکە وەڵی من خۆشم خوێنمە تۆ نازانم ئافرەت لای من زۆر گەورەیە عباسشی ئافرەت دایکمان قسە لە ڕێزی ئافرەتەکەی ئافرەت نیوەی کۆمەلگایە بەبێ ئافرەت بەبێ هیچ شتێک بەبێ ئافرەت دنیا دروست نابێت ژیان دروست نابێت کاکە ئافرەت نیوەی کۆمەڵە با بزانن ئەو خەڵکەت بە هەوو بزانێت لە ئافرەت مهمتر نییە لە دنیاە تەواو کاکە شێتمان مەکە ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت هەموو شتێکە لە دنیا هەر هەموو شتێک ڕاوستە بابێن وڵاتوان نییە ئەتۆ خواری من کەڵەشێت تۆ مراوی هاتووەدا 100 جارم پێوتی کە قسە لەگەڵ من نەکەیت ماکسی ڕەنی پیازی لەبەر مەکە لەبەر مەکە بابە من بە ڕەنی پیازی کەرە بم
ناوەڵا هەر خۆ من بۆ ولەگەڵ کێ قساکەی هاتی دقیقە خاڵ نەینێری ها نەینێری عاجزە بم بینێریت تە کێ قساکەیەوە کە حەمە سەعیە لە 4 فەردە پیازێ بۆ آه، دنیا ساردە حەمە سەعید ئەمی چەکەراکە نەینێری یەک ئینکارە وتم نەینێری یعنی نەینێریت لەگەڵ کا حەمە سەعید قسەت کردو بە هەموو عقلێکێک و بەم زستان نیازی هەیە 4 فەردە پیاز بنێتم بەخوامی چەکەر دەرەکات نیا ڕوتوبەت قسە پیاز بۆ ها خۆتت ڕاکێشاوە بووی ئێ ئەمن جێلم نا بۆ حەمە سەعید بوو تەلەفۆنی بۆ بکەم تەلەفۆنی بۆکە وحدەم بێنێ ئیجراسە بۆ مەکرد ئەتۆ تەسویری قسەت کردو لەگەڵ یا کامێرا دابی کەرەوە خەتە و ئەنتەرنێتە و هەیە و بەس وحدە ماکو لەناو فەیسبووکە بینیم لەناو تەلەڤیزیۆنا قسە لە مافیا ئافرەتانم بۆکەی دابەزی بەڵێ بینیم چەند موسەقەف بووم لە ماڵە زیندانی مەکەیت و لەناو تەلەڤیزیۆنا قسە لە مافیا ئافرەتانەکە بەه وەڵڵا زۆر پیاویت ئەخە کڵاو چی ئەمن لەبەر مناڵەکان لەلات ماوە مەگەر تۆ شایانی ئەوەی من لەلات بمێنم ژیان کەم مناڵ پەپولێ ئەرێ وەڵڵا وەلێ باوکی وەکو تۆ حەمە سەعید